یاسر عەرەفات لە نێوان خیانەت و نیشتیمان پەروەری. ئایا عەرەفات شۆڕژگێر بوو یاخود خائین؟ لە پێناو ئیسرائیلدا دەجەنگا یان فەڵەستین؟ لە بەرامبەر سەرکردەی وڵاتان لە نەتەوە یەکگرتووەکان وتی من هاتووم بۆ ئێرە، دەستێکم داری زەیتون و دەستەکەی ترم تفەنگە. چڵە زەیتونەکەم لە دەست مەخەنە خوارەوە، با دەستەکەی ترم نەکەوێتە کار، چونکە جەنگ لێرە هەڵدەگیرسێ و ئاشتیش لێرەوە بەرقەرارە. یاسر عەرەفات ئەو سەرکردە فەڵەستینیەی سربەخۆیی وڵاتەکەی گەیاندە دوا قۆناغ. گەرچی ناڕوونیەک لەسەر لەدایکبوونی هەیە، بەڵام زۆرینەی سەرچاوەکان ئاماژە بە ساڵی 1929 دەکەن بۆ لەدایکبوونی لە قاهیرەی پایتەختی میسر. لە تەمەنی بچووکیەوە باوکی دەینێرێت بۆ قودس. لە ساڵی 1937 دەگەڕێتەوە بۆ قاهیرە و پاشان دەچێتە کۆلێژی ئەندازیاری لە زانکۆی مەلیک فاروق و پسپۆڕی لە ئەندازیاری شارستانی بەدەست دەهێنێت. لە کاتی خوێندندا بیری کارکردنی سیاسی لە خەیاڵیدا پەرە دەسەنێت و لەوێوە ڕێکخرا و ڕابیتەیەک بۆ خوێندکارانی فەڵەستین دروست دەکات بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری و سربەخۆیی. بۆ ئەو مەبەستە سەرباری چالاکیەکانی لە بواری میدیایی و ڕاگەیاندنیش دەست دەکات بە خەبات. یاسر عەرەفات بەشداری سەرجەم ئەو جەنگانەی دەکرد کە دەکرانە سەر وڵاتانی عەرەبی لەلایەن دەوڵەتانی زلهێز. یاسر عەرەفات لە دواتردا هەوڵیدا بۆ کارکردن لە بواری پسپۆڕیەکەی ڤیزەی وڵاتان بەدەست بهێنێت، بەڵام تەنها وڵاتی کوێیت وەڵامی ئەرێنی هەبوو و ساڵی 1950 ڕووی کردە کوێیت. لەوێ لە پاڵ کارکردنی لە بواری ئەندازیاری بە هاوڕێیەتی خەلیل ئەلوەزیر شانەیەکی شۆڕژگێری فەڵەستینیان دامەزراند و گۆڤارێکیان لەسەر ناوی فەڵەستین بڵاو کردەوە. دواتر عەرەفات بنکەکەی لە وڵاتانی تری عەرەبی کردەوە و ناوی یاسر عەرەفات لە دوای جەنگی ساڵی 1967 عەرەب ئیسرائیل زیاتر دەرکەوت، بە تایبەتی بەهۆی سەرکردایەتی هەندێک چالاکی گیانبازی لە دژی سوپای ئیسرائیل. عەرەفات لە دواتردا بنکەیەکی سەربازی لە ئوردن دەکاتەوە، بەڵام دواتر ناکۆکی دەکەوێتە نێوان دەوڵەت و هێزەکەی یاسر عەرەفات و جەنگ لە نێوانیاندا دروست دەبێت. دواتر عەرەفات ئوردن جێ دەهێڵێت. ساڵی 1969 ئەنجومەنی نیشتیمانی فەڵەستینی یاسر عەرەفاتی وەک سەرۆکی کۆمەڵە دەستنیشان کرد لە شوێن یەحیا حەموود. عەرەفات بەهۆی بە ئەنجامگیرانی بەرەکەی لە وڵاتانی عەرەبی بە بەردەوامی شوێنی بنکە و بارەگاکانی دەگۆڕی، بەڵام هەواڵگیری ئیسرائیل لەو وڵاتانە بەهێز بوو، هەر سەرکردەیەکی دیار هەبوایە تیرۆری دەکرد. چالاکیەکانی عەرەفات لە سنووری دەسەڵاتی فەڵەستین دەرچوو، بۆیە جۆرێک لە دانپێدانان هەبوو کە عەرەفات نوێنەرایەتی دۆزی فەڵەستین دەکات و ساڵی 1974 عەرەفات وتارێکی لە بەردەم کۆمەڵی نەتەوە یەکگرتووەکان بە ناوی فەڵەستینەوە پێشکەش کرد و تێیدا بەوردی ئاماژەی بە نەهامەتیەکانی گەلی فەڵەستین کرد و نەخشە ڕێگری ئەوەی دانا کە کلیلی کێشەکان فەڵەستینە و ئاشتی یان لەوێەوە بەرقەرار دەبێت یان جەنگی گەورە لەوێوە دروست دەبێت. سەرچاوەکانی هەواڵ ئاماژەیان بەوە دەکرد کە عەرەفات بۆ تەواوی وتار و قسەکانی لەسەر فەڵەستین ئیلهامی لە شاعیری گەورەی فەڵەستینی مەحموود دەروێژ وەرگرتووە، چونکە لە زۆرینەی قسەکانی عەرەفاتدا هەست بە دەربڕینی بەلاغی دەکرا. ساڵی 1970 ئەنجومەنی نیشتیمانی دەوڵەتی فەڵەستینی ڕاگەیاند و قودسی وەک پایتەختی وڵاتەکە ناساند و حکومەتی کاتی لە وڵاتی جەزائیرەوە کارەکانی بەڕێوە دەبرد. عەرەفات ساڵی 1970 لە بەردەم وڵاتەکەی و وڵاتانی عەرەبی و دنیادا تووشی تاقیکردنەوەیەکی قورس بوو، بە تایبەتی دوای ئەوەی وڵاتانی چواردەوری چاوەڕێی هەنگاوێک نەبوون کە عەرەفات دان بنێ بە دەوڵەتی ئیسرائیل، بە تایبەتی دوای زنجیرەیەک مفاوەزات و کۆبوونەوە لە وڵاتانی دەرەوە. بەڵام ئەو دانانە جیهانی عەرەبی و ئیسلامی دابەش کرد بە سەردوو بەرەدا. بەرەی یەکەم ئەو بەرەیەی کە عەرەفاتیان وەک خائین و بەکرێ گیرە و دایە قەڵەم. ئەو بەرەیە لەو کاتەدا عەرەفات دانینە بە ئیسرائیل و دژی تند و تیژی وەستا بە خیانەت لە وڵاتەکەیان هەژماریان کرد، چونکە ناوەندەکان باسییان لەوە کرد کە عەرەفات لێک نزیکیەکی زۆری هەیە لەگەڵ سەرکردایەتی ئەو کاتی ئیسرائیل ئیسحاق ڕابین. بەرەی دووەم ئەو بەرەیەی کە عەرەفات وەک قارەمانێکی نیشتیمانی دەناسێنێت. ئەو بەرەیە کارکردنی عەرەفات و تەرخانکردنی کۆی تەمەنی بۆ دۆزی فەڵەستین دەکەنە هۆکاری سەرەکی قەناعەتەکەیان. ئەو کات باوەڕیان وایە کە عەرەفات لەو ڕاستیە تێگەیشتووە کە دەوڵەتانی تر
تەنها وەک کارتی فشار سیاسەتیان پێوە دەکەن گەرنا لە ڕووی کردداریەوە هیچ هەنگاوێک نانێن بۆ ڕاگررتنی خوێنی فەڵەستینیەکان بۆیە ئەو کات عەرەفات بڕوای وابوو ئەو شەپۆلی خوێنە دەبێت لە نوقتەیەکدا بوەستێت ئەوەش ڕازیبوونی هەردوولایە بە دامەزراندنی دەوڵەتی هاوسێی یەکتر بەڵام وەک چۆن ناوەندەکان عەرەفاتیان وەک خائیندایە قەڵەم ئیسرائیلیەکانیش کردداری سەرۆکی وڵاتی خۆیان وەک خیانەت لە نیشتیمانەکە ئەژمار کردو لە دواتردا لەلایەن چەند جوویەکی توندڕە و سەرۆکی وڵاتەکەیان تیرۆر کرد جەنگی عێراق و کوێیت کە بە داگیرکردنی کوێیت کۆتایی هات لەلایەن دەوڵەتی عێراقەوە عەرەفاتی ڕوبەڕووی دۆخێکی تر کردەوە ئەویش پاڵپشتیکردنی عێراق بوو ئەمەش وەک خیانەت لە وڵاتەکە لێکدانەوەی بۆ کرا بەڵام چاودێرانی سیاسی باوەڕیان وابوو عەرەفات وەک پەرچەکردار بەرامبەر ئێران و حیزبوڵڵای لوبنان و کۆمەڵێک وڵاتی تر ئەو هەڵوێستەی دەربڕیوە کە کۆن لە سەردۆزی وڵاتەکەی بۆچوونیان ئەرێنی نەبووە و بەردەوام پاڵپشتی ئەو بەرە نەیارانەیان کردووە کە دژی عەرەفات بوون لە ناوخۆی فەڵەستین ساڵی 1994 ڕێکەوتنامەی قاهیرە واژۆ کرا و ئیسرائیل دانینا بە ئۆتۆنۆمی غەزە و ئەریحا عەرەفات دوای چارەکە سەدەیەک لە ساڵی 1994 گەڕایەوە غەزە و وەک سەرۆکی دەسەڵاتی فەڵەستین لەلایەن ئیسرائیلەوە ناسێنرا هەر لەو ساڵەدا سەرۆکی فەڵەستین و ئیسرائیل خەڵاتی ئاشتی نۆبڵیان پێبەخشرا ساڵی 1995 لەلایەن جوولەکەیەکی توندڕە و ئیسحاق ڕابین تیرۆر کرا بە هۆکاری نەرمی نواندنی لەگەڵ فەڵەستین و خیانەت لە ئیسرائیل عەرەفات و دۆزی کورد دوایەوەی گەلی کورد لە ساڵی 1970 لە چوارچەوەی جەنگی عێراق ئێراندا کیمیاباران دەکرێت و شاری هەڵەبجە دەکرێتە ئامانج عەرەفات لەو کاتەدا نزیکیەکی خۆی لەگەڵ عێراق نیشاندا و کردارەکانی ڕژێمی وەک تاوان پێناسە نەکرد و لە بەرامبەردا جۆرێک لە ستایش هەبوو بۆ دەوڵەتی عێراق و سەدام حسێن بەڵام ئەمەی عەرەفات بەشێکی پەیوەست بوو بە نەیاریەتی ئەو لەگەڵ دەوڵەتی ئێران هەرچی پەیوەستە بە نزیکی عەرەفات و سەرکردەکانی کورد لەو کاتەدا هەندێک سەرچاوە دوور بە دوور باز لەوە دەکەن عەرەفات وەک شەخسیەت هاوکاری سەرکردەکانی کوردی کردووە بە تایبەتی لەو کاتەی کە سەرچاوەکە ئاماژە بەوە دەکات کە پلانی تیرۆرکردنی لە ئارادا بووە بەڵام ئەمە تەنها بە ناڕوونی ماوەتەوە و هیچ سەرچاوەیەکی فەرمی باسی نەکردووە دوای ماوەیەک نێوان عەرەفات و ئیسرائیل تێک دەچێت بەهۆی بەرکەوتنی فەڵەستین و ئیسرائیلیەکان بۆیە لەو کاتەدا ئیسرائیل گەمارۆی ناوچەکە دەدا و عەرەفاتیش لە یەکێک لەو ناوەندە گەمارۆدراوانەدا بوو دواتر عەرەفات بەهۆی نەخۆشیەوە ڕوو دەکاتە وڵاتی فەڕەنسا لە 11 تشرینی دووەمی ساڵی 2004 کۆچی دوایی دەکا و تەرمەکەی دەگەڕێنرێتەوە بۆ نیشتیمانەکەی بەڵام دواتر ناوەندەکانی فەڵەستینی بەڕەسمی گومانی خستە سەر مردنەکەی و وەک تیرۆرکردن ناساندی دوای ئەوە لێکۆڵینەوەکان دەستیان پێکرد گەرچی کۆمەڵێک دکتۆر و پسپۆر ئاماژەیان بەوە کرد کە بەرئەنجامی توێژینەوەکەیان لە پاشماوەی تەرمەکەی عەرەفات شوێنکاری ژەهریان بەدی کردووە بەڵام دوای ماوەیەک یەک دوو ئەندامی پاشەکشەیان لە دۆسیەکە کرد بەڵام دواتر مردنی محەممەد عەبدوڵڕەحمان عەبدوڵڕەئوف و ناسرا و بە یاسر عەرەفات بە ژەهر ڕاگەیەنجا لەلایەن لیژنەیەکی تری فەڵەستینی کە بزوتنەوەی فەتح پێکی هێنابوو